گوایدۆ لە وتوێژێکدا ڕایگەیاند ئەو نێوەنگیری پاپا فرانسیس پەسەند دەکات کە لەلایەن سەرۆکی پێشوو نیکۆلاس مادۆرۆوە داواکراوە، بەڵام دەژڵێت هەر وتوێژێک دەبێت بە خاڵەکان لەسەر لە کارلاتوونی مادۆرۆ دەست پێ بکات. من پەیوەندی بە هەموو لایەکەوە دەکەم لە ناویاندا پاپاش هەر کەسێکە بتوانانی هاوکاریمان بکات بۆ کۆتایی هێنان بەدەسەڵاتی زۆردار و ئەنجامدانی هەڵبژاردنیەک بە زووترین کات لە ڤنزوێلا کە بەڕاستی ئازاد بێت. هەتا ئێستا مادۆرۆ ئامادە نیە دەزەکات بکێشێتەوە سەرەڕای خۆپشاندانی بە کۆمەڵ کە بۆتە هۆی کوژرانی زیاتر لە 12 کەس. جگە لەمەش گوایدۆ دەڵێت خەڵکی لە برسانیش دەمرن. نوێنەری تایبەتی نوێی ئەمریکا بۆ ڤێنزوێلا ئیلۆد ئەبرامس هۆشداری ئەوەشی داوە کە مادۆرۆ خەڵکی خۆی بەبارمتە گرتووە. لە کاتێکدا گوایدۆ داوای هاوکاری مرۆیی دەکات بۆ خەڵکی ڤێنزوێلا، مادۆرۆ ڕێگری دەکات لەوەی هاوکاری مرۆیی نێونەتەوەیی بگاتە خەڵکی و پێداویستیە سەرەتاییەکانی خەڵکی ڕادەگرێت ئەگەر پشتیوانی لێ نەکەن. لە ئێستادا دووبار هەڵگری پڕ لە خۆراک و دەرمان و کەرستەی تری مرۆیی چاوەڕوانی مۆڵەت دەکەن تا مادۆرۆ ڕێگەیان پێ بدات بچنە ناو وڵاتەکەەوە. چالاکوانانی مافەکانی مرۆڤ و هاوڵاتیان لەسەر سنوور ڕاوەستاون و پەیامێکیان داوە بە مادۆرۆ. من داوا لە هێزە چەکدارەکانی ڤێنزوێلا دەکەم لەبەرەی خەڵکیدا بن و ڕێگە بەو هاوکاریانە بدەن بگەن بەو شوێنانەی کە پێویستە. سەرۆک ترامپ شیانی دەستێوەردانی لەشکری لە ڤێنزوێلا ڕەت نەکردوتەوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تەییب ئەردۆغانیش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تاوانبار دەکات و بە ئیمپریالیزم ناودێری دەکات بۆ هەوڵەکانی دەرکردنی نیکۆلاس مادۆرۆ. لە وتارێکی ئەم هەفتەیەدا ئەردۆغان سەرۆک ترامپی تاوانبار کرد بەوەی کە داوای سەرۆکێکی نوێ دەکات و گوتی دیموکراسی کوا چۆن دەشێت ئەمە قبول بکرێت. لە ئێستادا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و نزیکەی 50 وڵاتی تر وەکو سەرۆکی کاتی دانیان بە خوان گوایدۆدا ناوە و ئەردۆغانیش بە توندی پشتیوانی لە مادۆرۆ دەکات و بەمەش بەرهەڵستی هاوپەیمانانی ڕۆژاوایی دەکات. بەرهەڵستەکانی مادۆرۆ تاوانباری دەکەن بە بنکۆڵکردنی دیموکراسی و هۆکارێک بۆ ڕوخانی ئابووری.